دوا بە دوایی کوژرانەکەی بەرەبەیانی سێ مانگی یەکی قاسم سولەیمانی سەرۆکترام وتی لەشکری ئەمریکا سەرکەوتوانە هێرشێکی کرد و قاسم سولەیمانی تیادا کوژرا کە بە تێرۆریستی پلەیەکدا دەنرێت لە هەموو شوێنەکانی جیهاندا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. قاسم سولەیمانی پیلانی دەجێڕا بۆ هێرشکردنی دەستبەجێ و دڕندانەش بۆ سەر دیپلۆمات و سەرباز و کارمەندە لەشکریەکانی ئەمریکا، بەڵام وەک سەرۆکترام دەڵێ ڕێگەمان لەو کارانەی گرت و لە ناومان برد. چەندان ساڵە هێزەکانی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی و هێزی شەڕانگێزی قودس کە سولەیمانی سەرکردایەتی دەکرد سەربازەکانمان و خەڵکی سیڤیلی ئەمریکایی دەکردە ئامانج و دێکوشتن و برینداری دەکردن. هێرشەکانی ئەم دواییە بۆ سەر ئامانجەکانی ئەمریکا لە عێراقدا لەوانە ئەو هێرشە موشکی بۆ مای کوژرانی هاوڵاتیەکی ئەمریکایی و برینداربوونی سەختی 4 سەربازی ئەمریکایی. هەروەها هێرشە تونند و تیژ ئامێزەکەی کرایە سەر باڵۆتخانەکەمان لە بەغدا بە فەرمانی سولەیمانی کراون. قاسم سولەیمانی چێژی لە کوشتنی خەڵکی بێتاوان دەبینی و دەستی هەبووە لە پیلانگیێڕیە تیرۆریستیەکاندا لە شوێنە دوورەکانی وەکو نیو دەلهی و لەندەندا. سەرۆکترام جەخت دەکاتەوە لەوەی لەژێر ڕێبەرایەتی ترامدا سیاسەتی ئەمریکا هیچ تەموو مژێک و نادیاریەکی تیادا نابێت بەرامبەر تێرۆریستانی زیان دەدەن یان ئەوانش کە دەیانەوێت زیان لە هەر ئەمریکاییەک بدەن وەک دەڵێ جا لە هەر شوێنێک بن ئەوە دەدۆزرێنەوە و لەناو دەبرێن تا ئەمریکاییەکان و هاوپەیمانەکانی ئەمریکاش پارێزراو بن. Soleimani has been perpetrating acts of terror to destabilize the Middle East. سولەیمانی کاری تیرۆریستی دەکرد لە 20 ساڵی ڕابردوودا لە پێناو ناسەخامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوەی ئەمریکا کردی دەبواە زۆر پێشتر بیکردایە و دەتوانرە ژیانی زۆر کەس بپارێزرایە لە مردن. هەر لە ماوەی ڕابردوودا سولەیمانی دڕندانە خۆپیشاندانەکانی ئێرانی سەرکوت کرد. لەو سەرکوتکردنەدا زیاتر لە 1,000 خەڵکی بێتاوان ئەشکەنجە دران و کوژران بەدەستی حکوومەتەکەی خۆیان. ئەوەی کردمان بۆ ڕاگررتنی شەڕ بوو و ئەوەی ئێمە دەیکەین بۆ دەستپێکردنی شەڕ نییە. بەلای گەورە کاربەدەستانی ئەمریکاوە ئەو بڕیار و هەنگاوەی سەرۆک ترام بەشێکە لەو بەرپرسیارەتەی لە ئەستۆی سەرۆکی ئەمریکایە. سەرۆک ترام یەکەمین بەرپرسیارەتی وەک سەرکردەی هێزە لەشکریەکان دڵنیابوونەوەیە لە پارێزراوی و هەروەهاش ئاسایشی ئەمریکایەکان. ئەمە ژیانی پاراستنی دیبلۆماتکار و سەربازەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوانەی لەژێر هەڕەشە و مەترسی هێرشەکانی قاسم سولەیمانیدا بوون. لە دوای کوژرانی قاسم سولەیمانی کۆماری ئیسلامی ئێران بڕیاری تۆڵەکردنەوەی دا و ژمارە موشەکی گرتە 2 بنکەی لەشکری لە عێراقدا، یەکێکیان لە پارێزگای هەولێر و ئەوەی تریشیان لە پارێزگای ئەنبار. ئەمریکا دەڵێ لەو هێرشانەدا تەنها 11 سەرباز نێردراون بۆ نەخۆشخانە و هەرچی ئێرانیشە دەڵێت هێرشێکی سەرکەوتوو بووە. ئەمە مهمتر و بالاتر از ضربەی نظامی تەنانەت زۆر گەورەتریش بوو لە گورز بۆشاندنێکی لەشکریانە. ئەوە گورزێک بوو بۆ ناو و ناوبانگیان، گورزێک بوو لە شکۆ و کاریگەری و ڕێزی ئەمریکا وەک زلهێزێک لە جیهاندا. ئێستا یەکێک لە پرسیارە هەر سەرەکیەکان ئەوەیە ئایا واشنگتن و تاران لە دوای کوژرانی قاسم سولەیمانی و هێرشە موشەکیەکانی ئێرانەوە چی لە هەکبەیاندایە؟ ئایا ڕەوشەکە بەرە و ئاڵۆزی زیاتر دەڕوا یا هێور دەکرێتەوە وەک هەردوو وڵات دەڵێن ئاڵۆزی زیاتریان ناوێت؟ چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری بەهنام تاالبلو دەکا. بەهنام لێکۆڵەری باڵایە لە نێوەندی داکۆچی لە دیموکراسیەکان و پسپۆڕی کاروباری ئێرانە و هەمیشەش سەرنجەکانی لەسەر کاروبارەکانی ئێران لە ڕۆژنامە و دەستگا هەواڵیە ناودارەکاندا بەهێند وەردەگیرێن، لەوانە واشنگتن پۆست و The Wall Street Journal و ڕۆیتەرز و چەندان شوێنی تریش. بەهنام سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە، هەڵبەتە لە پاش کوژرانی قاسم سلەیمانی دەنگۆیەکی زۆر هەبوو کە شەڕی گەورە ڕوودەدا، ناوچەکە بە تەواوەتی گڕ دەگرێ. پێت وایە ئێستا ئەمڕۆ کە منوت و ئەم بەرنامەیە تۆمات دەکەین ئەگەری شەڕ هەروەکو پێشتر مابێت لە نێوان ئێران و ئەمریکادا بە تایبەتی پاش ئەو هێرشە موشەشیانەی کە ئێران کردنیە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراقدا. Well, it's always a pleasure to be with you. Happy New Year to you and to your viewers.
هەمیشە خۆشحاڵم بەوەی لێرەم و ساڵی نوێ لە خۆت و بینەرانیشت پیرۆز بێت. هەمیشە شیانی بێمەبەست هەن بۆ ڕوودانی قەیران لە نێوان ئێران و ئەمریکادا. لێرەدا پرسیارەکە ئەوەیە بزانین ئەو فاکتەرانە چین دەبنە هۆکار لە کاتێکدا ڕێبەرانی هەردوو وڵات دەڵێن شەڕیان ناوێت. بەڕای من ئەو شوێنانەی لە ساڵی 2019 بینیمان و شوێنی ئەگەرەکانی ئەو قەیرانانە بوو. لەم ساڵی 2020دا هەروە خۆیان دەمێننەوە. ئەلبەت ئەو شوێنانەش بریتین لە ناوجەرگەی ڕۆژهاتی ناوەڕاست واتە عێراق، سووریا، بەحرین، یەمەن، هەروەها لوبنان. بێلەوە بواری هێرشی ئەلکترۆنی لە هەردوو وڵات تاقیکردنەوە جموجۆڵە موشەکیەکان لایەن ئێرانەوە. باڵادەستی لە دەریادا مەبەستم لە کەنداوی فارس و تەنگەی هورموزە. ئەمانە بێ لە کێشەی ناوکیش وەک دەزانین هەرماوە. نا ماوەیەک ئێران ئاماژە بە کشانەوە دەکات لە ڕێکەوتنە ناوچەکە. جا ئەمانە ئەو هۆکارانان کە کەم تا زۆرێک لەلایەن هەریشێ لەو دوو وڵاتەوە دەبنە مای بەرزبوونەوەی ئاستی قەیرانەکان. بەڕاستیش بڵێم ئەو پەرەسەردانەی لە سەرەتای مانگی یەکدا ڕوویاندا هەر تەنها ڕەهەندی شەڕێکی ناوچەییان نەبوو، بەڵکو ئەگەری شەڕێک بوو بە بۆن و بەرامی سێهەم شەڕی جیهان لە نێوان ئەمریکا و ئێراندا. ئێستاش هەردوو وڵات بەردەوام دەبن لەوەی پشێوەکان لە ئاستێکی نزمدا بهێڵنەوە، بەڵام بەردەوامیش دەبن لە پشت بەستن بە هاوپەیمانەکانیان لە ناوچەکەدا و ئەوانەی لایەنگریانن. بەڵام هەردوو وڵات دەخوازن کۆنتڕۆلی خۆیان بکەن. فاکتەرەکان بۆ ئەگەری ئەو شەڕە هەر بە تەنها ئەمریکا و ئێران دەبن. پێدوانیە بۆ نمونە لایەنی سێم هەر لایەنێک بێ لە ڕێکخراوە تێرۆریستیەکان لە وڵاتانی تری ناوچەکە بۆ نمونە ببن بە هاندێک بۆ هەڵایسانی ئەو شەڕە. It's less of a possibility, but it remains a possibility. Iran has a penchant. ئەمە شیانێکی کەمی هەیە بەڵام دەشێت چونکە ئێران دەخوازێت لایەنە لایەنگرەکانی خۆی لە ڕۆژهاتی ناوەڕاستدا بۆ ئەو مەبەستە بەکاربهێنێت. بەڵام لەم ماوەی ڕابردوودا ڕژێمی ئێران جموجۆڵی زیاتری هەبووە لە ڕێی بەکارهێنانی موشکەوە. ئەمەش هەر تەنها دژی ئەمریکانە، بەڵکو وەک ئەوەی لە مانگی نۆدا بینیمان دژی ژێرخانی عەرەبستانی سعودی کردی. ئێرانیەکان دەزانن بەوەی ئەمریکا بیانووی هەیە و ئەو بیانوانەش کوژانی هاوڵاتیانی ئەمریکاییە. جا ئێران کە ئەمە دەزانێت لەوانەیە بەکاری بهێنێت لە ڕێی ئەوانەوە کە سەر بە ئێران و ئیتر کردەیەکی وروژێنەر دەست پێ بکەن. جا ئەمریکاش ئەگەر ڕوبەڕووی ئەمە بووەوە و بەردەوام لە شەڕی لانگرانی ئێراندا بوو، ئەوە دەگاتە ئاستێک کە پشوو درێژی نامێنێت، هێڵە سوورەکانیش کەمتر دەبنەوە. ئەوە ئیدی دەیبات بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێراندا. بەڵام ئێستا ڕەوشەکە ئەوەیە کە هەردوو لا شەڕیان ناوێت، هەردوو لا لایەنگرا خۆجیەکانی خۆیان ڕاگرتووە، هەردوو لە هەوڵی خۆیان دەدەن تا شەڕ ڕوو نەدات. بەڵام دەشێت شتیش ڕوو بدات وەک ناڕزاییەکەی بەردەم باڵێۆزخانەی ئەمریکا، کوژانی قاسم سلەیمانی، هێرشە موشکیەکان کە ئەمانە بەشێکی ئەو ڕووداوانن و لە 2020دا دەشێت بەشی زیاتریش هەبێت. یەکێک لە پرسیارەکانی ترەوەی لە پاش کوژرانی قاسم سلەیمانی داواکان زۆر بوون بۆ ئەوەی کە لەشکری ئەمریکا ئەو ناوچەی جیهان بەجێ بێڵە بە تایبەتی لە عێراقدانی بینیمان پەرلەمان دەنگی لەسەر ئەو مەسەلەیەدا. ئەگەر ئەمریکا ئەو ناوچەیە جێبهێڵێ چی ڕووەدا؟ Well, first and foremost, America has to be very careful about not vindicating the death of Qasem Soleimani by لە پێش هەموو شتێکدا دەبێت ئەمریکا زۆر وریا بێت لەوەی بیانووی کوژانی قاسم سلەیمانی ببێتە سەرکەوتنێک بۆ خامنەیی ڕێبەری باڵای ئێران. ئەو سەرکەوتنێش بۆ خامنەیی هەموو ئەو لایەنانەی سەر بە ئێرانن کشانەوەی ئەمریکا ناکات لە عێراق بەڵکو لە تەواوی ڕۆژهاتی ناوەڕاستدا. ئەمە ئامانجێکی استراتیژی کۆماری ئیسلامیە و هیچ هێزێکی ئەمریکا و هیچ دیبلۆماسێکی ئەمریکایی ناوێت و هەروەها ناشێوێت هیچ وڵاتێک گیان کارکتەرێکی هاوپەیمانی ئەمریکان هیچ جۆرە کاریگەریەکیان هەبێت لە ناوچەکەدا. ئەمە 40 ساڵە ئامانجی کۆماری ئیسلامی ئێرانە. جا بۆیە پێویستە ئەمریکا ئەمە وەک دیاریەک نەدا بە ئێران. ئەو ناوچەیە لە ڕەوشێکی مەترسیداردایە چونکە ترامپ کشانەوەی لە سووریا و لە ئەفغانستانیش ڕاگەیاندووە. جا ئەمە چ جۆرە کاریگەریەکی دەبێت بەسەر وڵاتێکی وەکو عێراق. ئەوەیە کە دەیبینین لایەنەکانی سەر بە ئێران لە عێراقدا هەموو دەرفەتێکیان قۆستۆتەوە بە هێرشەکانی ساڵی 2019 ئیسرائیلیشەوە بۆ سەر ئەمارەکانی چەکی ئێران لە عێراقدا تا بیکەنە بەرنووسێک و لە پەرلەماندا تێپەڕێنن. بەڵێ بەرنووسەکە پەسەند کراوە، بەڵام بڕیارەکە مەرج نییە جێبەجێ بکرێت. بۆ لەمە دوای فشاری زیاتری ئەو لایەنانەی سەر بە ئێران دەبینین لە پەرلەماندا تا ئەمریکا ناوچەکە چۆڵ بکات. جارێردا پەیوەندیەکی نزیکی واشنگتن و بەغدا دەبێتە دۆسەیەکی سەرەکی چونکە تاران دەخوازێت عێراق لەو پەیوەندیەی لەگەڵ ئەمریکادا دەربێت. بەڵام ئێمەشمان بیر نەچێتەوە سەرۆکترام لە زۆر بۆ نەدایانی ئاماژەی بەوە دەکرد کە دەوێت تەواوی هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە بکشێنێتەوە ناوێ لێ بمێنەوە بگەڕێنەوە بۆ ئەمریکا. پێ وایە سەرۆکترام ئەمەی کە ئێستا ڕووەدا لەو ناوچەیەدا بکاتە دەرفەتێک و بەکاری بێنێ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا.
That would be a mistake if the U.S., in my view, did try to capitalize on the killing of Qasem Soleimani to say. جا ئەوە دەبێتە هەڵا بەڕوانینی من ئەگەر ئەمریکا کوشتنی قاسم سلێمانی وەک وەبەرهێنان لێکی بداتەوە بڵێ ئیتر ئەچی من لە عێراقدا کۆتایی هاتوو ئەو جاش هێزەکان بکشێنێتەوە تا ئەندازەیە گوێمان لە شێوازی ئەو جۆرە گوتارە بوو پاش کوژانی ئەبوبەکر ئەلبەغدادی و دەگوترا گەورە تیرۆریست کوژدا زۆربەی ئەو ناوچانەی ژێردەستی تیرۆریستان بوون ئازاد کران و ئیتر پێویستە بکشینەوە. سەرۆک ترامپ کە هێشتا هیچ ئاماژەیەکی بەمە نەداوە لە عێراقدا، بەڵام ئەم جۆرە گوتارە یان بیرکردنەوەیە لای هەندێک لە کۆماریەکان هەبن یان لە کۆشکی سپیدا، ئەوە دەبێتە شکستی خود بۆ واشنگتن. لە بیرمان نەچێت ئەو ساڵەی ترامپ سەردانی بنکەی عین ئەلئەسەدی کرد لە عێراق وتی ئێمە لە عێراقین بۆ چاودێریکردنی ئێران. ڕاستە بوونی فەرمی ئەمریکا لەوێ بۆ ئەوە نییە، بەڵام لە ڕوە نافەرمیەکەیەوە هەموو کەس دەزانێت بە شێوەیەک لە شێوەکان ئەرکی هێزەکانە بەرەنگاربوونەوەی ئێران لە ناوچەکەدا. بەڵێ لە ڕووی فەرمیەوە ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی داعش دەبێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا بوونی بنکە هاوبەشەکان لە عێراقدا و بوونی لە ناو سنووری سووریاشدا ڕێگەگرتنە لە ڕێگە زەمینیەکانی ئێران. دووبارەی دەکەمەوە کشانەوەی ئەو هێزانە هەڵەیە، مانەوەی ئەو هێزانەمان خەرجێشی کەمی هەیە، بەڵام سوودێکی گەورەی استراتیژی هەیە و ناشبێتە مای شەڕ. بەڵام کشانەوە دەستی ئێران واڵاتر دەکات و باڵادەستی زیاتری پێدەدات کە دەشێت ببێتە مای شەڕ. The withdrawing of it gives Iran a freer hand, which would give Iran more leverage, which could lead to a war. دەگەڕێمەوە وڵات. بەهۆی ئەو گومانانەی لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران هەیە، واشنگتن سزای سەپاندۆتە سەر ڕژێمی ئێران و سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشار لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران بەکار دەێنێت. ئەمانەش بۆ ئامانجەیە کە تاران بگەڕێتەوە سەرمێزی دانوستان و ڕێکەوتنێکی نوێ مۆر بکات. ڕێکەوتنێک لەگەڵ ئێران کە جیهان پارێزراوتر دەکات و دەشیکاتە جیهانێکی ئاشتیانە. هەروەها پێویستە ئەو ڕێکەوتنە بکەین کە دەرفەت بە گەشەکردن و پەرسەندنی ئێران بدات و بشتوانێت سوود لەو دەرفەتانەوە بگرێت بۆ بەکارهێنانی ئەو توانایی و سەرچاوانەی بەکارنێنراون. دەسەڵاتدارانی ئێرانی بەردەوام لە هەر بۆنەیەکدا بێ ئەوە بە خەڵکی خۆیان ڕادەگەیەنن کە ئەمریکا پلانی ڕوخانی ڕژێمی ئێرانی هەیە، لە کاتێکدا ئەمریکا داوا دەکات ئێران ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت. We do not seek regime change. However, the Iranian regime's aggression in the region, including the use of proxy fighters. ئێمە هەوڵی گۆڕینی ڕژێمی ئێران نادەین، هەرچۆنێک بێت شەڕانگێزیەکانی ڕژێمی ئێران لە ناوچەکەدا لەوانە بەکارهێنانی چەکدارەکانی سەر بە ئێران بۆ نانەوەی ئاژاوە و ناسەقامگیری لە وڵاتانی دراوسەیدا دەبێت دەست بەجێ کۆتایی پێبێت. ئایندە بۆ گەلی ئێرانە ئەوانەی ئامانجی پێکەوت ژیانی ئاشتیانە و هاوکاریان هەیە، نەک تیرۆرستان و ئەو لۆردانەی جەنگ کە سامانی وڵاتەکە تاڵان دەکەن تا لە خوێن ڕێشتنی دەرەوەدا بەکاری بهێنن. ئەمریکا باشترین لەشکری هەیە لە جیهاندا، باشترین هەواڵگریمان هەیە لە جیهاندا. ئەگەر ئەمریکایەکان ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی بوونەوە، ئەوە هەموو ئامانجەکان لای ئێمەوە بە تەواوی دەستنیشانکراون و منیش ئامادەم بۆ هەر بڕیارێک پێویست بێت. ئەگەرچی هێشتا کاردانەوەکانی ئێران بەرامبەر ئەو سیاسەتە گشتگیری ئەمریکا نەزانراوە، بەڵام بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی گەڕانەوە بۆ سەرمێزی دانوستاندن باشترین دەرفەت بۆ ئاشتی و ئاسایش دەڕەخسێنێت. نازانین ڕێژیمی ئێران چ کاردانەوەیکی بەرامبەر بە و ڕێبازی دروستکردنەوەی بەرەنگاری دەبێت. ئەگەر ئێمە بژارە ڕاستەکاڵ بژێرین و بگەڕینەوە ئەو شوێنەی ڕێزی هاوبەش لە نێوانماندا هەبوو، ئەوە شتێکی باش دەبێت بۆ جیهان. هیوادارین ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی ئێران هاوبەشی ئەم ڕوانینەمان بێت و هیواداریشین بتوانین ئەو ئابانجە بپێچین لە پێناو ئاسایشێکی باشتر و هەروەهاش سەرخامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو جیهانیش. ئێرانیەکان کوڕی ناکەندەوەی لە وەتای سزاکانی ئەمریکان سەپێنراوەتە سەر زیانێکی زۆری ئابوووریان لێکەوتووە، بەڵام ئەوش ناشاردنەوە ئەگەر بگەڕێنەوە سەر مێزی دانوستاندن چێ قەرەبووی زیانەکانیان دەکاتەوە. ئابووریمان دووچاری زیان بووەتەوە بەبێ ئەوەی هەڵی ئێران هەبێت. لەم دوو ساڵی ڕابردوودا سەدان میلیارد دلار زیانمان لێکەوتووە. ئایا زیانەکانمان دەدەنەوە؟ ئەگەر دەماندنەوە ئەوە دڵنیایی دەدەم هەرچیکمان کردووە پێچەوانەی دەکەینەوە و بەبێ بوونی تارەمایی هیچ گومانێک. بەنام لە پاش ئەم هەموو ڕووداوانە پێدوایە ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن؟
Looking at what Iranian officials are saying, the answer is not yet. کە دەڕوانینە لێدوانی کاربەدەستانی ئێرانی ئەوە وەڵامەکە ئەوەیە هێشتانە هۆکاری ئەوەی دەڵێم هێشتانە ئەوەیە ئەو شتانەی مایک پەمپیۆ و برایان هوک تەنانەت سەرۆک ترامپیش دەیڵێن سەبارەت بە وەرچەرخانێکی گەورەیە لە سیاسەتی دەرەوەی و ئاسایشی ئێراندا بێگومان دانوستانەکان لەگەڵ ئێراندا لەسەر بەرنامە ناوچەکەی حاجیز وەک دانوستانەکانی ڕێکەوتنەکەی 2015 نابێت کە زەریف ئەو کاتە دەیگوت بەرەنجامی ئەرێنی هەبووە ئەم جارە دانوستانەکان با شێوەیەک دەبێت کە کاربەدەستانی ئێران بڵێن پاڵپشتێکی ئەوتویان نەماوە چونکە سامان و سەرچاوەیەکی زۆرمان لەدەستداوە وەک لەوەی بتوانین ڕۆژەکە چاک بکەین ئەگەر بڕوانینە شەڕی عێراق-ئێران چەند هۆکارێک ئێرانەکانی بردە سەر مێزی چارەسەریەک کە وەهای کرد خومینی بڵێت پەرداخی ژەهر دەخواتەوە ئێستاش گۆڕینی سیاسەتی دەرەوەی لای خامنەیی خواردنەوەیە لە هەمان ئەو پەرداخی ژەهرە جا ئەو فاکتەرانە بریتی بوون لە ئاڵۆزیەکانی ناوخۆ ڕەوشی ئابووری کە خەرجەکانی شەڕ زۆر بوون و ئێران ئەو کاتەش نەیدەتوانی نەوت زۆر بفرۆشێت خاڵێکی تری شکستەکانی ئێران بوو لە ناوچەکەدا بەهۆی لەشکری عێراقەوە کە چەکی کیمیاییشی بەکاردەهێنا هۆکارێکی تریش بوونی کاریگەری ئەمریکا بوو کە نەیهێشت سەرکەوتن بۆ ئێران بێت لە کۆتایی شەڕی عێراق-ئێراندا فڕۆکەیەکی سیڤیلی خرایە خوارێ و ئەمریکا وهای دەزانی کا فڕۆکەیەکی جەنگیە لەو ڕووداوەدا 290 کەسی تیان مرد ئەو کاتە ڕەفسەنجانی جێگری سەرکردەی هێزە لەشکریەکان بوو وهای لێکدایە ئەمە خواستی ئەمریکایە بۆ ڕێگەگرتن لە سەرکەوتنی ئێران جا بە هەر نرخێک بێت ئێستاش ئێران وها سەیری بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەکات کە ڕێگرا لە سەرکەوتنەکانی ئێران کوشتنی قاسم سلەیمانی یەکێکە لەو دیاردانە هەر بۆیە دەڵێم 2020 زۆر لەو هەڵایسانانەی تیادا دەبن بەڵام پێویستە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ ئەوە بزانێت ئەگەر ئێرانەکان بەڕازگۆیی گەرانەوە سەرمێزی دانوستاندن ئەوە دەبێت بە وردی سەیری چارەسەریەکە بکرێت هاوشێوەی ئەوەی 1970 بێجگە لە سیاسەتی بەرزترین ئاستی فشارەکان ئەمریکا چ کارتێکی فشاری بەدەستەوەی بۆ سەر ئێران کە بتوانێت ناچاری بکە بیگەڕێنێتەوە سەرمێزی دانوستاندن. Well, this is a great question because the success the US has had. ئەمە پرسیارێکی زۆر باشە چونکە ئەو سەرکەوتنەی ئەمریکا هەیبوو لە ماوەی ساڵێکدا بەسەر ئابووری ئێراندا بەگشتی بەهۆی گەمارۆکانی سەر پیشەسازی نەوت و هاوردە و هەناردەکردنەکانی ئێرانەوە بووە پێویستە ئەمریکا هەمان ئەو جۆرە گەمارویانە لەسەر ئەو بوارانەی تریش هەبێت کە پەیوەندیان بەنەوتەوە نییە وەک بازرگانی ناوچەی ئێران لە بواری پترۆکیمیایی لەگەڵ هەندێک وڵاتانی عەرەبدا یان بازرگانی چیمەنتۆ لەگەڵ ئەرمینیا وزەی ئەلکتریک و گاز لەگەڵ عێراقدا یعنی بەگشتی سەنجی خستنە سەر ئەو بوارانەی ئێران داهاتی لێەوە بەدەست دەهێنێت و ئەو سەرچاوانە لە ئێران ببردرێن پێویستە زوو بەزوو ئەم هەنگاوان بگیرێنەبەر لەم ساڵی 2020دا چونکە هەڵبژاردنمان لە پێشەو ئێرانی سوود لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا دەبینێت و هیوادارە بەوەی گۆڕانکاریەک ڕوو بدات کە پێی وایە نەک هەر استراتیژیەتی سەپاندنی سزاکان دەگۆڕێت بەڵکو ڕێبازی بەرزترین ئاستی فشاریش دەگۆڕێت هەر بۆیە پێویستە واشنگتن هەموو فشارەکان بەکاربهێنێت لە تەواوی بوارەکاندا تا ئێران بزانێت هیچ شتێکی نەماوە لە هەمان کاتی ئەم بەرزترین ئاستی فشارە بۆ سەر حکوومەت پێویستە ڕێبازی بەرزترین ئاستی بەدەنگەوە چوونی گەلانی ئێرانیش هەبێت وەک نیشانەیە کە ئەمریکا پشتیوانی گەلانی ئێرانە تەنانەت ئەگەر ڕەوشەکە بەرەو خراپتریش چوو یان حکوومەتیش بەردەوام بوو لەسەر کوردکردنەکان ئەمریکا ناتوانێت ئەو هەموو خەڵکی ئێران لەدەست بدات لە کاتێکدا دەڵێن دوژمنەکانمان لێرەن نەک لە ئەمریکا are still saying our problem is here, not in America. بەنام ئەمە هەمووی لە ڕوانگەی ئەمریکا و ئێرانەوە ئەی لە ڕوانگەی ڕۆڵی زلهێز لە جیهاندا ئەم سیاسەتە کە هەروە دێ لەگەڵ ئێراندا قەیرانەکان قوڵتر دەبنەوە چ کاریگەریەکی دەبێت بەسەر ئەوەی کە پێی دەگوترێ پێشەبڕچەی زلهێزی بۆ نمونە لەگەڵ رووسیا لەگەڵ چیندا ئەمریکا مەبەستمەیانی. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چونکە زلهێزە ڕکابەرەکانی ئەمریکا وەک رووسیا و چین بەردەوام دەبن لە بەکارهێنانی ئێران وەک سەربازێکی شەترەنج لەو یاریەی بۆ دەسەڵات دەیکرد لەگەڵ ڕۆژاوادا لە مانجی دەی ئەم ساڵدا واتە پێش هەڵبژاردنەکان ئەو کۆت و بەندەی نەتەوەیە گرتوەکان لەسەر چەک دایناوە بۆ ئێران هەڵدەگیرێت ئەمە ژیانی چین و رووسیا دەتوانن بێژگە لە چەکی ناوکی هەموو جۆرە چەکێکی تر بە ئێران بفرۆشن بێگومان ئێرانیش سوود لە مۆر دەگرێت لەبەر ئەوە چاوەڕوان دەکرێت لە کۆتایەکانی ئەم ساڵدا رووسیا و چین ئێران زیاتر بەکاربهێن و ئەمریکاش ڕابکێشێتە قەیرانی زیاترەوە ئەلبەت وەک ئامرازێکی دەستی رووسیا و چین نا بەڵکو وەک بەشێکی ئەو ئامرازانەی ئەو دوو زلهێزە هەیەە ئەمەش کێشەیە کە زلهێزە ڕکابەرەکانی ئەمریکا پێکەوە دەبنە هاوپەیمان ئالم کێشەیەدا هەڵبەتە ئەوروپاییەکان ئێستا جۆرە بیرکردنەوەی تریان هەیە من دەگەڕێمەوە بۆلات لە ئەوروپاشدا کە پێشتر لەگە سیاسەتی ئەمریکادا نەبوون لەسەر ئێران
بەڵام ئێستا نیگەرانیان لەلا دروست بووە بە تایبەتیش پاش ئەو لێدوانانەی گەورە کاربەدەستانی ئێران داویانە. ئێران بەردەوام لەم چەند هەفتە و مانگی ڕابردوودا ڕایگەیاندووە وابەستەی مەرجەکانی ڕێکەوتنەکە نابێت و دواتریش هەر ئاوەها کاری کردووە. ئەمە کێشەیەکە ناکرێت بەبێ وەڵام و چارەسەر جێی بهێڵین. پێش دەچێت ئەوروپاییەکان گەیشتبنە و بڕوایی چیدی ئەو ڕێکەوتنە ناوچێ بە سوود نەبێ دەشڵێن بابگۆڕێت. چاکە ئەگەر ئێمە دەستبەرداری دەبین با جێگرەوەیکی بۆ دابنین با سەوداکەی ترامپ بکەینە جێگرەوەی. بێگومان ئەم هەڵوێستەی ژمارەیە لە وڵاتانی ئەوروپا جێی خۆشحاڵیە بۆ ئەمریکا کە هەروە دێ و زیاتر بڕوا بە سیاسەتی سەرۆکترام دەهێنن لە بەرامبەر ئێران. ئێمە زۆر خۆشحاڵین بۆی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا دەبینین و دەست پێشخەری دەکەن لەبارەی ئەو میکانیزمەی بۆ ڕێککەوتنە ناوەکیە مشتومڕ لەسەرەکە کردویانە. سەرک وەزیری بەریتانیا داوای گۆڕینی ئەو ڕێککەوتنە دەکات و ئێمەش بە تەواوەتی پشتیوانی دەکەین. سەرۆکی ئێران هەڕەشە لە ئەوروپایەکان دەکات چونکە بەرەنگاری ئەو هەڵوێستانەی ئێران دەبنەوە. جا هەتا ئەو ڕژێمەی ئێران مەترسی بێت بۆ سەرجیهان ئەوە زیاتر لە پەراوێز دەنرێت و تا ئەو کاتەی ئێران وەک وڵاتێکی ئاسایی ڕەفتار نەکات ئەوە لە پەراوێزنانی قوڵتر دەبێتەوە. ئەو هەڵوێستانی ئەوروپاییەکان لای گەورە بەرپرسانی ئێران هەڵوێستێکی نەخوازراوە و هەر لە ئێستاشەوە کەوتونەتە پێدا هەڵشاخانی ئەوروپاییەکان و تۆمەتبارکردنیشیان. ئەو وڵاتانە نۆکەری ئەمریکان ئەو حکوومەتە نەگریسانە چاوەڕوانن ئێران بخەنە سەر چۆک. ئەمریکا کە گەورەتانە و ڕێبەرتانە و دەتانهێنێت و دەتان با نەیتوانی ئێران بخاتە سەر چۆک. ئێوە زۆر لەوە بچووکترن بتوانن ئێران بێننە سەر چۆک کاتێک ئەو حکوومەتانە دانوستاندن دەکەن دانوستانەکانیان تێکەڵەیەکە لە فێڵ و تەڵەکە و چاواشەکاری و دەستبڕین. ئەو بەڕێزانەی لەسەر مێزی دانوستاندنن هەمان تەرۆریستەکانی بەغدان هەمان ئەوانن و هیچ جیاوازیەکیان نییە. دەغەل بە فەریبکاریست. بەنام ئێران زۆر هەڕەشەیەوەکە لە ڕێکەوتنی ناوچیەکەی بکشێتەوە. ئێرانی کاتشتی وە؟ بەڵێ لە زۆر ڕوانگەوە ئێران دەستی بەوە کردووە. هەر 6 ڕۆژجارێک لە مانگی 5 ساڵی 2009ەوە ئێران پێشەکاری لە ڕێکەوتنە ناوچیەکەدا دەکات. مەبەستی ئێرانیش لەمە بوونی باڵادەستیە تا ئەوروپایەکان بترسێنێت و ئەمریکاش استراتیژیەتی سزاکان ڕابگرێت. ئەگەر بە وردیش سەیری ئەم هەوڵەی ئێران بکەین ئەوە دەبینین ئەوروپا لە ئەمریکا نزیک دەکاتەوە و لەوانەشە ڕۆژێک بێت ڕێبازێکی یەکگرتووانەمان هەبێت بۆ فشارەکان لەسەر ئێران. هەر ئەمەش هەوای کردووە کە ئەوروپا ئێستا بێت بکەوێتە ڕیزۆ لەگەڵ ئەمریکا لەو سیاسەتی کە بەرامبەر بە ئێران هەیەی. جا ئەمە پشتیوانیەکی تەواو نییە لەگەڵ ئەمریکادا. بەڕوانینی من بەڵام هەڵسەنگاندنێکی بەرژەوەندی بڵاو بوونەوەی ناوچیان کردووە بەپی ڕێکەوتنەکە. کاتێکیش دەبینین ئەو بەرژەوەندیانە بەهۆی پێشەلکارەکانی ئێران و بەرەو هەڵوەرین دەڕوات ئیتر بژارەیەکی ئەوتویان نەما و هەندێکیان لە ئێران دوور دەکەون. هێدی نزیک دەبنەوە لە گوتار و سیاست و هەڵوێستی ئەمریکا بە دڵنیاییەوە لەم ساڵیشدا بەردەوام ئەم دیاردەیە دەبینین. پێشتر وە سیرەکە کە ئەوروپیەکان وەکو بڵێ ناوبژیان دەکرد لە بینی ئەمریکا و ئێراندا. بەڵام ئێستا پێ ناچێ ینی بەپێی ئەوەی کە گوێمان لێبوو لە ڤیددیۆکاندا پێ ناچێ ئەوروپاییەکانیش بەرەو ئەو ناوبژیکردنە بڕۆن زیاتر. پێم وایە لە کۆتاییدا ئەو سێ وڵاتی ئەوروپا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا بە شوێن ڕێگەیەکدا دەگەڕێن تا یەکێتی ئەوروپایان لەژێر دەستا بمێنێتەوە و لەو ڕێگەیەوە خامنەی و ترامپ یەک نزیک بکەن. سەرۆکوەزیرانی بەریتانیا دەڵێت با سەودایەکی وەک ئەوەی ترامپمان هەبێت. سەرۆکی فەڕەنسا دەخوازێت ترامپ بەلای هەڵوێستەکانی هاوپەیمانێکی ناتۆدا ببات. کەس نازانێت ئەمە چۆن و بە چ بارێکدا کۆتایی دێت. بەڵام دەزانین کە ئەوروپا دەخوازێت لایەنی هاوسەنگی و ناوبژیرکاری نێوان هەردوو وڵات بێت. جا پرسیارەکە لەوەدایە لەگەڵ بوونی ئەم بەڕێوەبەرایەتی ترامپدا ئێرانیەکان متمانیان بە ئەوروپایەکان دەبێت یان ئایا ئەوروپایەکان دەتوانن ئەو ئەرکەی خۆیان بەجێ بگەێنن ئەگەر بە تەواوەتی ئەو ڕێکەوتنە ناوچیە نەگۆڕدرێت. ئەوە خاڵێکی گرنگە بە تایبەتی مەسەلەی بڕواکردنی ئێرانیەکان بە ئەوروپاییەکان لە ئێستادا. ئێرانیەکان چەند بڕوایان بە ئەوروپایە دوای ئەوەی کە جۆمان لە قسەکانی خامنەیی بوو.
The trust right now ئەو is متمانەیە لە ئێستادا وەک نەبێت وایە بەرامبەر بەڕێوەبەراتەکەی ترامپ و هەروەها بەرامبەر ئەوروپایەکانیش لەوانەیە لە هەندێک ڕەهەندەوە بۆ ئەوروپایەکان هەبێت بەڵام لە ڕووی دیبلۆماسیە و بەڕوانینی من متمانە هۆکار نەبوو کە ئێرانی بردا سەرمێزی دانوستاندن لە کۆتایی شەڕی عێراق ئێراندا یان هاوکاتی ڕێکەوتنە ناوچەکە بەڵکو ئەوە بوو ئێران هیچی نەمابوو پشتی پێ ببەستێت هەر بۆیە ئێستا پێویستە بیبینێت دۆسەی متمانە بگاتە سفر و ئێران هیچ ڕێگەیەکی لە بەردەمدا نەمێنێت تەنها یەک ڕێگە نەبێت واتە بژارەی تری نەمێنێت و هیچیشی بەدەستەوە نەمێنێت بێجگە لە ڕێگەی دانوستاندن ئەوە ئێران خۆی بەو هیوایەوە دەبەستێتەوە کە لە هەڵبژاردنەکانی ئەم ساڵی ئەمریکادا گۆڕان ڕوو بدات ئێران کێ بەدەستەوە مێنێتەوە کێ بەدەستەوە مێنێتەوە کە بڕۆ متمانەی پێ بکە. This is a situation largely of Iran's own. ئەمە ئەو جۆرە کێشەیە کە ئێران خۆی بۆ خۆی دروستی دەکات پێم وانە ئێستا هیچ لایەک هەبێت بڕوا متمانەی بە ئێران هەبێت بزانە چی بە باڵبێتی بەریتانیا کرد لە کاتێکدا سەرۆکوەزیرانی بەریتانیا باز لە نزیککردنەوەی تاران واشنگتنەکە تا بگەنە ڕێکوتنیکی باشتر بەڵام تاران بوو دوو کاژمێر باڵێتی بەریتانیا دەگرێت جا ئێران خۆی زۆر شتی کردووە بۆ کەمبوونەوەی متمانە ئەمە ئەگەر هەبوو بێت ئەلبەت ئەوانش لە ڕێی پێشەرکاری لە ڕێکەوتنەکە و لە بەرزکردنەوەی ئاستی ئاڵۆزیەکان لە ناوچەکەدا ئیدی هۆکارێ نامێنێتەوە بۆ متمانەکردن بە ئێران ئێمە بە شوێن شتێکی کۆنکرێتیەوەین وەک گۆڕانکاریەک لە ئابووری ئێراندا گۆڕانکاریەک لە ڕێبەرایەتی ئێراندا گۆڕانکاریەک لە ئامانجا ناوچەیەکانی ئێراندا تا بڵین ئێستا کاتێکی باشە بۆ توێژ یان کاتێکی باش نییە بۆ توێش چین لە دوای و ڕێکەوتنی کە لەگەڵ ئەمریکادا مۆری کرد ڕێکەوتنە بازرگانیەکەیان ئەکرێ وەکو سەرچاوەیەک بۆ ئێران تەماشای بکەین. Well, the Iranians have long tried to have China. ئێرانەکان دەمێکە لە هۆڵەدان تا وڵاتی چین بکەنە ڕێگەیەک بۆ خۆ دەرباسکردن لە سزاکانی ئەمریکا چین ڕۆژانە بەشێکی ئەو 200,000 بەرمینە نەوتەی ئێرانی پێدەگات کە بە شێوەیەکی نایاسایی هەناردەی دەکات و نازانین چۆنیش داهاتەکەی وەرەگرێت و چەندیشە هەر چۆنێک بێت چین لەم ساڵیشدا ئێران وەکداشی شەترنج بەکار دەهێنێت و بە گونجاویشی نازانم بڵێم هاوپەیمانن ینی هەر وەکو ڕوسیا منە لەسەر پەیوەندی ئەوروپا و ئەمریکا و ئێران دەگەڕێمەوە بۆلات هەر چۆنێک بێ لەگەڵ ئەو هەوڵانەی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا یەکێتی ئەوروپا جەخت دەکاتەوە لەوەی تەواوی هەوڵەکانی ئەو سێ وڵاتە بە مەبەستی گەڕانەوەی ئێرانیەکانە بۆ سەر مێزی دانوستاندن و دوورکەوتنەوەیە لە قەیرانی زیاتر. هەڵوێستی یەکێتی ئەوروپا ڕوونە بەبێ ئەم ڕێکەوتنە ئەمرازێکی گرنگی ڕێگەگرتنی نێونەتەوەی لە بەڵاوبوونەوەی چەکی ناوەکی و هەروەهاش بەشداریکردن لە ئاسایشی ناوچەکەدا لەدەست دەدەین. ئێستا ئەوروپاییەکان وەها لەو ڕێکەوتنە ناوچێ دەڕوانن کە دەرفەتێکە بۆ پەیوەندیکردن و هەروەهاش دانوستاندنکردن بۆ نۆژەنکردنەوەی ئەو ڕێکەوتنە. هەموو دەزانین ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 بەبێ هیچ گومانێک ڕێکەوتنێک نییە لە هەموو ڕێکۆتاوە بێت بەڵام ڕێکەوتنێکە 10 ساڵ دانوستاندنی لەسەرکرا ئەمە ژواتە کەناڵێکە بۆ پەیوەندیەکان و هەروەها دەکرێت وەک کەناڵێکیش لی بڕوانین بۆ دانوستاندن و وتوێژی زیاتر. لەگەڵ گومانەکانی لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران هەن جم و جۆڵەکانی ئێرانیش هۆکارێکی ترە بۆ فشارخستنە سەر ڕژێمی ئێران تا بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن. نیگەرانیە زیاترەکەی ئەمریکا و وڵاتانی تریش بە بەریتانیاشەوە هەیانە سەبارەت بەو جم و جۆڵە زۆرانی ئێرانە بۆنە سەقامگیری لە ناوچەکەدا. دەشێت ئەم جۆرە پێشنیاز و بڕیارانە بۆ وڵاتێکی وەک بەریتانیا ئاسان نەبێت بە تایبەتی کە بڕیارە لە یەکێتی ئەوروپا بێتە دەرێ و ئیتر پێویستی بە هاوپەیمانێتی نوێ دەبێت لەگەڵ وڵاتانی ئەوروپاییدا. بەریتانیا بڕیارێکی زۆر قورسی کەوتۆتە ئەستۆ کە پێویست دەکات دۆسیە لە دوای دۆسیە ئەو بڕیارانە بدات بە تایبەتیش کاتێک باس لە ئەگەر و نەگەرەکانی هاوبەندی دەکرێت لە نێوان بەریتانیا و هاوپەیمانە ئەوروپیەکاندا کە زیاتر پێدەچێت بخوازێت هاوشێوە بێت لە سیاسەتی دەرەوەیدا جا لێرەدا دۆسیی ئێران تاقیکردنەوە هەرە گرنگ و هەستیارەکەیە بۆ بەریتانیای. بەنام ئەم کێشەی بەرنامەی ناوچی ئێران تا چەندی تر دەخایەنێ ئێران چەندێ دەتوانێت وابەستە بێ بەو بەرنامە ناوچیە و کە هەیەی و ئەلبەتە خۆش دەزانیانی گومانەکان ئێجگار زۆرن کە بەرەو چەکی ناوچی دەڕوات.
So to give up their program بۆ دەستبەرداربوون لە بەرنامە ناوچیەکەی کەوتۆتە سەر ئەوەی ئێمە چۆنی پێناسە دەکەین ئایا پێکاتەکەیەتی یا سیستەمەکەیەتی یان ئەو مەتریاڵانی هەیە جا لە کۆتاییشدا هەر بە ڕێکەوتن ئێران دەستبەرداری دەبێت و ڕێکەوتنێکی درێژخایەنیش دەبێت بەڵام ئەوەی ئێران لە مانگی 5 2019 دەیکات ئەوەیە سوود لەو ماوە کەمانە وەربگرێت کە بەپێی ڕێکەوتنەکەی 2015 دراویەتێ چونکە بەپێی ڕێکەوتنەکە وهایە ئەگەر ئێران چەکی ناوچی دروست بکات ئەوە 1 ساڵی دەوێت تا بە پرۆسەکەدا بڵات بەڵام ئێستا بەپێی ڕێژەی گشتی کەسەی دەکرێت ئێران نیوەی ئەو ماوەی هەیە چونکە کاتێک 6 یان 7 مانگ پێشێلکاری لە ڕێکەوتنەکەدا دەکات ئەوە ینی تەنها 6 مانگی دەبێت بۆ دروستکردنی چەکی ناوچی جا هەرچەندێک ئەو ماوەیە کورتتر بێت ئەوە هێندە ڕۆژ ئەوە نیگەران دەبێت و هیوای ئێرانیش ئەوەیە ئەو نیگەرانیانە وها بکەن ئەمریکا واز لە استراتیژیەتی سزاکان بێنێت و سیاسەتێک بۆ چارەسەر بەکاربهێنێت ئێستا بێژگە لە ئەمریکا ئەوروپاشیانی هاتوۆتە سەرەوە کە مەترسیەکی زۆر هەیە لەلایەن ئێرانەوە بۆ سەر سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بەتایبەتی گومانەکانیش لە ئەوروپایانی وەکو جۆشمان لێبوو هەروادی و زیاد دەکەن بەرامبەر بە بەرنامە ناوچەکەی ئێران بۆ وەستانی ئێران لەو بەرنامە ناوچی و لەو ئەگەرەی کە چەکی ناوچی دروستکە بەڕای تۆ پێویست بە هێرشێکی تری هاوشێوەی ئەو هێرشەی مانگی 6 ساڵی 1970 کرایە سەر عێراق و بەرنامە ئەتۆمیەکەی عێراقی لەناوبر پێویست بە هەنگاوێکی لەو شێوەیە دەکا بە تایبەتی بخۆ دەزانی ئێستا ئێران بە موشک بۆ تەمایی هەڕەشە و مەترسی بۆ سەر وڵاتانی ناوچەکە. Ultimately, what is necessary for the Iranian leadership to believe لێرەدا گرنگ ئەوەی ئێرانیەکان بڕوایان بەوە بێت کە ئەمریکا دوانەی توانایی و خواستیشی هەیە ئەگەر پێویست بکات ئەو هەنگاوە بنێت جا لە ڕاستیدا جیاوازی هەیە لە نێوان ئەو ڕیاکتەری عێراق کە لەسەر زەوی بوو لەگەڵ ئەوانەی ئێراندا کە لەوانەیە یەکدوانێک لە دامەزراوە ناوچەکانی بەسەر زەویەوە بن بەڵام زۆربیان لە شوێنە تایبەتەکان و لە بنکە لەشکریەکان و نێوەندەکانی توێژینەوە و لێکۆڵینەوە لە ژێر زەویدان و لە سەرانسەری وڵاتەکەشدا دانراون یعنی لە ڕوبەرێکی زۆر گەورەتردا بە بەراورد لەگەڵ عێراقدا ئەمە ژوها دەکات بە ئامانجگرتنیان قورس بێت جا پێویستە واشنگتن خۆی یەکلا بکاتەوە لەوەی چی دەوێت بیکات بە شێوەیە گوها لە ئێران بکات بە ئاگاهیە و ڕەفتار بکات لەم قۆناغەدا پێناچێت بەکارهێنانی ئامرازە لەشکریەکان پێویست بن چونکە مەبەست لە سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشاری ئابووری و دیبلۆماسی بە مەبەستی دەرفەدانە بە ئێران بگەڕێتەوە بۆ سەرمێزی دانوستاندن و دەستبەرداری ئەو بەرنامە ناوچیە بێت لە ڕێکەوتنێکدا نەک بەهۆی شەڕەوە دەستبەرداری بێت بەڵام ئێمە کە سەیری ڕەوشی ناو ئێرانەکەین سیاسەتی بەرزترین ئاستی فشارەکان ئەوەندەی کاریگەری لەسەر خەڵکە بووە ئەوەندە کاریگەری لەسەر ڕژێمی ئێران نەبوو نازانم هاوڕای لەگەڵ مایاننا. I don't necessarily agree. I think the regime has been very good at citing a couple of issues in hospitals. But broadly, I think مەرز نییە هاوڕابم چونکە لەوانەیە حکومەت توانی بێتی هەندێ ڕاستی بشارێتەوە بەڵام بەگشتیش زۆر بابەتیش هەن کە راپۆرتیان لەبارەوە نادێت وەک ئەوەی چۆن پاسداران کۆنتترۆلی هاوردەکردن و گومرجی کردووە بە تایبەتیش لە سنوورەکانی ڕۆژاوی وڵاتەکەدا خاڵێکی تریش سیستەمی بانکی و کارداریە لە ئێراندا لەم سەروەختی سزایانەدا و بڕیار دەدات لەوەی بایەق بە چپی شسازیەک بدرێت یان نەدرێت لەمانەش گرنگتر ئەوەیە لەگەڵ بەردەوامی بەرزترین ئاسی فشاردا هەمیشە ئێران لە نێو دوو بژاردەدا دەهێڵێتەوە یان ئەوە تا پارەکەت لەو سیاسەتەی دەرەوەدا بەکار بهێنا یانیش ئەوە تا لە پێناو بژێوی خەڵکدا و لە ناو وڵاتەکەدا بەکاری بهێن ئەوە تا خەڵک لە هەموو کاتێک زیاتر دەنگی ناڕزایەتیان هەڵبڕێت جا هەر کاتێک ڕژەمی ئێران لە پارە سنووردارەکەی کە هەیەی بۆ دەرەوە خەرجی بکات ئەوە خۆپیشاندانی زیاتر لە ناوە دەکرێت یعنی سیاسەتی دەرەوەی ئێران کێشەی زیاتری لە ناو وڵاتەکەدا دروست کردووە هەر بوویشە دەڵێم گەلی ئێران ئەو هێزەیە کە ئەمریکا نابێت لە دەستی بدات لەم ساڵدا چونکە وێڕای ئەو شارانەی لەسەرەتی هێشتا دروشمەکان ئەوەیە کە دوژمنەکانیان لە ناو ئێرانە نەک لە ئەمریکا ڕژێمیش لەو پەیامە تێگەیشتووە مادەمەکی قسەمان لەسەر خەڵکی ئێران و کاریگەری سزاکانە بە جۆمان لە پەیامی ئەمریکا بێ جا لە بیرمان نەچێ وڵاتانی جیهان و لەسەر و هەمووشیانەوە ئەمریکا بە وردی سەرنجیان بڕیوەتە ڕەوشی ناوخۆی ئێران ئالەم سەروەختەدا کە بێزاریەکانی گەلانی ئێران وهایان کردووە خۆپشاندانی ناڕزایی دەربڕین لە وڵاتەکەدا ببێتە دیاردە. پامێکم هەیە بۆ ڕێبەرانی ڕژیمی ئێران ئەگەر ئێوە هەوڵی جێرانەوەی ڕێز دەدەن لەلایەن گەلی خۆتان و لەلایەن جیهانیشەوە ئەگەر سەقامگیری و گەشەکردنتان دەوێت بۆ وڵاتێکی
ڕۆژێک لە ڕۆژان وڵاتێکی مەزم بوو ئەوە دەبێت ئەو وابەستەیانەی لە سەرتانن جێبەجێ بکەن دەبێت ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرن. لە چەند مانگێک لەمەوبەرەوە کە شەپۆلی ناڕەزایی زۆرێک لە شار و شارۆچکەکانی ئێرانی گرتەوە زیاتر لە 1000 کەس بەدەستی دەسەڵاتدارانی ئێرانی کوژراون و بە هەزاران کەسیش لە گرتوخانەکاندا هێڵراونەتەوە. گەورە کاربەدەستانی دەسەڵاتی ئێران هەمیشە ڕەوایی دەدەن بە هەر ڕەفتارێکی دەسەڵاتداران لەگەڵ خۆپیشاندەراندا دەیکەن. ئێمە دادگایی ئەوانە ناکەین کە دەیانەوێت خۆپیشاندانی ئاشتیانە بکەن و مۆڵەتی پێویستیان وەرگرت بێت و نابێت بەبێ مۆڵەت خۆپیشاندان بکەن هەرچۆنێک بێت ئێمە بە نەرمی لەگەڵیاندا جوڵاینەوە بەڵام کاتێک تاوانکاری دەکرێت یان کارێکی دژی ئاسایشی و هاوڵاتیان و کۆمەڵگە دەکرێت و دەستی دەرەکیشی تیادا بێت هیچ سۆزێک نیشان نادەین لە خۆپیشاندانەکانی ئەم دوایانەدا ژمارەیەکمان دەستگیر کردووە و ئەو ژمارەی لای منە نزیکەی 30 کەس دەبن. دواترین خۆپیشاندان لەسەر شاردنەوەی زانیاریەکان بوو سەبارەت بە خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیاییەکە یەکێک لە قوربانیەکانی ئەو کارەی پاسدارانی ئێران خوێندکارێکی ئێرانی بوو لە کۆلیژی پزیشکی لە وڵاتی کەنەدا. شەهیدی ئێمە لە پێناو زانست و زانیندا شەهید کرا. ئەمینی کوڕم تەنها ئارامی و ئاسوودەیی دەویست ئاشتی و دۆستایەتی دەویست. بەنام ئەم خۆپیشاندانانی کە لە ناو ئێراندا دەکرێن ئەکرێ وەکو کارتێکی فشار سەیری بکرێ بەسەر ڕژێمی ئێرانەوە یان نا. It is a pressure card on the regime in Iran, but it's a pressure card that is indigenous. بەڵێ کارتێکی فشارە بەسەر ژێمی ئێرانەوە کارتێکی ڕەسەن و سروشتی فشارە و تەنانەت دوای 2020ش بەردەوامە بێت چونکە ئەوەی پێشتر دەمانبینی ئەوە بوو خۆپیشاندانەکان هەر چەند ساڵ جارێک ڕویان دەدا لە 94 99 لە 2009 لە 2007دا بەڵام ئێستا هەموو ساڵێک بە دوای یەکدا ڕوو دەدەن. جا چەندێک حکومت کەمتر داواکانی خەڵک جێبەجێ بکات هێندە زیاتر ناڕزای و خۆپیشاندانی خەڵک دەبینین. ئەڕوا بەرەوە ئەوەی کە بڵین ئەم خۆپیشاندانانە ببنە شۆرشێکی سەرتاسەری هەموو ئێران بگرێتەوە. هەر هۆکارێک بێت ئاینی بێت یان سیاسیان ئابووری ئەوەی خەڵک لەسەر شەقام دەهێڵێتەوە ئەو ڕوانینە جیاوازە سیاسیەیە کە بۆ وڵاتەکان هەیە بەها جیاوازیان هەیە بۆ ڕێبەرانە جا بۆیە ئەم خۆپیشاندانانە یان ناڕزایەتەکانی داهاتوو ئەوانی تری بە دوای دادێن تەنانەت ئەگەر نەبن بە شۆڕش و ئەگەر ئامانجەکانی خۆشان نەپێکن و ئەگەر حکومت نەگۆڕن یان نەبنەمای حکومەتێکی نوێنەرایەتی ئەوە هەر بەردەوام دەبن ئەم خۆپیشاندانانە ڕێبەریان نییە بۆیە قورسە بگۆڕدێت بۆ شۆڕش بەڵام ئەو ڕاستی کە خۆپیشاندانێکی ڕەنگشینە و لە چوارچەوەی ئێراندایە و لە ناوچە هەژار نشینەکانەوە سەرچاویان گرتووە ئەمانە ژیانی بەردەوام دەبن تا ئەو کاتەی داواکانیان جێبەجێ دەکرێن ئەمە ڕەوشێکە یان ئەوە تا حکومت بەدەنگ ئەو داوایەوە ناچێت یانیش دەبێت بەردەوام بێت لە کوشتنی خۆپیشاندەران و پێش دەچێت ڕژێم درێژە بە کوشتن و سەرکوتنەکان بدات و ئەماش ئێجگار مەترسیدار و دەشێت زۆر شتی پێشببینی نەکراوی لێ بکەوێتەوە وەک پشێوی سیڤیلی یانیش خوانەکردە شەڕی ناوخۆ لە ئایندەدا خۆپیشاندانی زیاتر و زیاتریش دەبینین و دەشکەوێتە سەرشانی گەلی ئێران بیگەێنێتە قۆناغی کۆتایی و هەروەش هێزە ئاسایشەکان لاواز بکات. ئەگەری شەڕی ناوخۆ چەندە بەهۆی ئەم خۆپیشاندانانەوە چکەمە دوو دیمەنی جیاوازە بینین دیمەنێکیان خەڵکی ئێرانە داوای مافی ڕەوای خۆی دەکا خەڵکی ئێرانە داوای بژێوی دەکا داوای ژیانێکی باشتر دەکا داوای ئاسوودەی ئارامی هەرچیەکی کە پێویستێتی داوای دەکا لە بەرامبەریشدا خەڵکێکیش دەبینی کە دێ پشتیوانی لە ڕژەمەکە دەکا. So when I meant civil war in my previous answer, I meant that as the state against the street, not the street against another faction in the street. کە ئاماژەم بە شەڕی ناوخۆ کرد لە وەڵامی پرسیاری پێشوودا مەبەستم لە شەڕی دەوڵەت بوو لەگەڵ شەقامدا نەک لایەنێکی شەقام لەگەڵ لایەنێکی تری شەقامدا نیگەرانی من لەوەدایە کە ڕژێم دەستێکی باڵای هەیە لە توندوتیژیدا جا ئەگەر ئاوەها شتێک ڕوو بدات ئەوە زۆر مەترسیدار دەبێت و دەشێت لە ئاکامی گۆڕانکاریەکیش دروست ببێت وەک مردنی ئایەتوڵا خامنەیی ڕابەری باڵا یان دەستێوەدانی زیاتری پاسداران یان بۆ نمونە ئەگەر لە 2021دا کاندیدێکی دیاریکرا و دەنگی نەهێنا و
بە زۆر دانراو دوای ئەوەش شتێکی بەسەر ڕابەردا هات یانی سینناریۆی جیاواز هەن کە دەشێت شەقام و دەوڵەت ڕابکێشن بۆ بەرەنگاربوونەوەی یەکتر و لەسەر بنچینەی ئەوەی دەوڵەت توندیتیژی هەیە ئیتر دەکەوێتە سەر کۆمەڵگەی نێونەتەوەیی تا پشتیوانی خەڵک بکات من بۆ خۆم ئاگاداری ئەوە نیم خەڵک کۆمەڵکوژی کردبێت لە هێزە ئاسایشەکاندا ڕاستە لە خۆپیشاندانەکانی پێشوودا سێ یان چوار کەس لە هێزە ئاسایشەکان کوژدان بەڵام ئەگەر بەراودی بکەی لەگەڵ ئەو 1500 کەسە سیڤیلیە بێتاوانی لە مانجی یازدەوە بۆ 12 کوژدان ئەوە ناچێتە خانەی شەڕی ناوخۆ بەڵکو کارەساتێکی مرۆییە و ڕژێم بەسەر خەڵکی داهێناوە لێرشدا ڕژێم بژارەی هەیە و بژارەکەش ئەوەیە یان بەرەنگاری خەڵک بێتەوە یانیش کێشەکانی خەڵک چارەسەر بکات بەڵام ئەوە تا هەر هەڵە دەکات و ئەو هەڵانەش یانی درێژە کێشانی خۆپیشاندانەکان And that wrong mistake is what underwrites the next round of protests. بەنام زۆر سپاس Thank you so much. زۆر سپاس دەکەم تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی